ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. ڕۆژ باش، بەرخۆدانتان باش، ئازادیتان باش. گەر لە ئەوروپان، لە کوردستان یان لە زیندانەکانی دوژمنەوە وانەی ئازادی دەڵێنەوە، یانیش لە چیاسەر بڵندەکانەوە ڕۆحی بەرخودان نوێ دەکەنەوە. ئەمڕۆ جارێکی دیکە لە گفتوگۆی ڕووداوەکان دەبمەوە میوانتان و مژارێکی دیکە دەخینەوە بەرباس. ئەمڕۆ دوو تەوەری سەرەکیمان هەیە، ئەوانیش یەکەم سەپاندنی سزای سێدارەیە بەسەر چالاکوان و ریشە موڕادی بۆ ئەو مەبەستە بەڕێز شاناز ئیلیاسی دەستەی بەڕێوەبەری کژار لە ئەوروپا لەگەڵمانە. پێوەست بە تەوەری دووەمیش کە ڕێپێوانی 16 ئەم مانگەیە لە شاری کۆڵن لە وڵاتی ئەڵمانیا بەڕێز جەمال حاجی ڕۆژنامەنووس لەگەڵماندا بەشدارە. پەیوەست بە تەوەری یەکەمەوە کە سزای سێدارەیە بەسەر چالاکوان وریشە موڕادیدا، مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک لەباری سەپاندنی سزای سێدارە بۆ وریشە موڕادی چالاکوانی مافەکانی ژنان و ئەندامی کۆمەڵگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار پەیامێکی بڵاو کردەوە و هاو هەنگاوی دەسەڵاتی ئێرانی شەرمەزار کرد و ئەو هەنگاوی دەسەڵاتی ئێرانی شەرمەزار کرد و ئاماژەی بەوەدا کە ئەو سزایە هێرشە بۆ سەرتەوایی کۆمەڵگا و گەلانی ئێران. پژاک ڕایگەیاند هەواڵ وریشە مرادی ڕۆژی دەی تشترینی یەکەمی 2024 لەلایەن دەسەڵاتی دادوەری سیستەمی سەرکوتکاری ئێرانەوە بە بڕیارێکی دژە ژنانە و دژە مرۆڤانە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. ئەوەش لە کاتێکدا کە دەسەڵاتی دادوەری ڕژێم لە دانیشتنی دۆسیەکەدا مافی بەرگری لە خۆکردنی ئازادانە و ڕەوای بە هەواڵ جوانە نەدا. کردەوەی بێباکانی سیستەمی کۆماری ئیسلامی ئێران لە دەرکردنی سزای لە سێدارە بۆ تێکۆشەران و چالاکوانان لە بەرزبوونەوەدایە. سزای سێدارە هێندەی دژە مرۆڤانەیە، دژە ژنانەشە. سیستەمی ئێران بە ئاڕاستەی شەڕ لە دژی کۆمەڵگا بێباکتر دەکات. ئەم هەڵوێستە دژە کۆمەلگاییە و دژە ژنانەیە سیستەمی ئێران لە ئەمڕۆدا بووەتە بابەتێکی گەرمی جیهانی و لە کاتێکدا هەڵمەتەکانی زیندانیانی سیاسی وێڕای هەبوونی پشتیوانی جەماوی و پاڵپشتی ئازادی خوازان بە دروشمی نابۆ سێدارە درێژەیان هەیە، بەڵام دەسەڵات ئامادەنیە بۆ ساتێکیش لە بەرامبەر کاردانەوە جەماوەری نوێنەوەتەوەیەکاندا پاشەکشێ بکات و دەستبەرداری ئەو کردەوانەی بێت. پژاک ئاماژەی بەوەشدا بەم دژایەتیکردنی ژنان و سەپاندنی سێدارە دەسەڵات بە ڕاشکاوی ڕای دەگەێنێت کە پێداگریە نایەوێت دەنگی شەقام و گەلان ببیستێت. سەرڕایەوەی هەوڵەکانی دەسەڵات بۆ کردنی دەنگی ناڕزایی شکستی هێناوە ئەم ڕێچکەی گرتوویەتە بەرەو هەڵدێر و لە ناوچوون دەچێت. دەرکردنی سزای سێدارە بۆ هەواڵ جوانەسنە سەلمێنەری شەڕی دەسەڵاتە لە دژی کۆمەڵگای مەدەنی و گەلان بە دڵنیاییەوە لێکەوتەی قورسی دەبێت، چونکە زیانە وێرانکاریەکانی بەرۆکی سەرجەم کۆمەڵگا دەگرێتەوە. ئەم ڕێبازە مەترسیدارە ڕاستە و خۆ پەلکێشکردنی سەرجەم گەلانی ئێرانە بەرەو لێواری هەڵدێر، هەر بۆیە لەلایەن گەلان و کۆی کۆمەڵگاوە ئەم کردەوە و هەڵسوکەوتە سیاسیانە مای قبولکردن نییە. دەرکردنی سزای لە سێدارە بۆ زیندانیانی سیاسی ئەوەی سەلماندۆ کە سیستەمی ئێران بەردەوام بیر لە تۆڵەسەندنەوە لە شۆڕشی ژن ژیان ئازادی دەکاتەوە و ئەمە لە کارە پێشینەکانیەتی. بێگومان ئەو پەیامەی لە پشت دەرکردنی سزای لە سێدارەدانە بۆ هەواڵ جوانە بریتە لەوەی کە ئەم دەسەڵاتە پێداگرانە نایەوێت دەستبەرداری هەڵسوکەوتەکانی هەڵوێستەکانی بۆ دژایەتی کورد بێت و خوازیاری ئەوە نییە پرسی کورد بەڕێکارێک جگە لە جینۆسایدی کلتوری سێدارە و سەرکوت چارەسەر بکات.
مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک وێڕە شەرمەزارکردنی کردەوەکانی ڕژێم لەسەر بنەمای سەپاندنی سزای سێدارە بەسەر وریشە مرادیدا داوا لە سەرجەم کۆمەڵگەی ئازادی خواست دیموکراسی خواست ژنان و گەنجان دەکات وەک هەمیشە بە هەڵوێستی خەباتکارانەیان لە دژی سزای سێدارە هەڵوێستی ڕوون نیشان بدەن. پژاگەوەشی ڕاگەهێندووە ئێمە وەک پژاک پشتیوانی لەسەر جەم هەڵمەت و کەمپینەکان دەکەین کە تا ئێستا لە دژی یاساکان و سزاکانی سێدار ڕێکخراون هەروەها پاڵپشتی هەوڵەکانی سەرجەم ژنان و گەنجان و کۆمەڵگەی ئازادی خواست لە پێناو ئازادی هەواڵ و ریشە دووپات دەکەینەوە. بەشداربوون لە گۆڕەپانەکانی تێکۆشان ئەرکی هەمووانە و پێویستە گۆڕەپانەکانی تێکۆشان بە چالاکی بەردەوام و ڕۆژانە چالاکوانان و تەواوی کۆمەلگا پڕجۆش و خۆشتر بکرێن. ئەمە لە کاتێکدا دوێنێ ڕۆژی 12 تشرینی دووەم ئەوەش ئاشکرا بوو بەرپرسانی زیندانی ئەڤین بە وریشە مرادی زیندانی سیاسی کورد و ئەندامی کژاریان ڕاگەیاندووە کە گواستنەوەی بۆ نەخۆشخانە هەڵوەشێنراوەتەوە. ئەو لە کاتێکدایە بڕیار بوو ئەمڕۆ دوێنێ 12 تشرینی دووەم وریشە مرادی بەهۆی دۆخی نالەباری جەستەیی و تێکچوونی بارودۆخی تەندروستی دوای مانگرتن لە خواردن ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. هاوکات لە ڕۆژی نوێی تشرینی دووەمە و بەمەستی پشتیوانی لە زیندانیانی سیاسی کورد وریشە مرادی و هەموو زیندانیانی دیکە لە گرتوخانەکانی ڕژێمی ئێراندا لە چەندین شاری ئەوروپا چالاکی مانگرتن دەستی پێکردووە. چالاکیەکان لەلایەن کۆمەڵگەی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان ناسرا و بە کژار ڕێکخراوە و هەر هەفتە لە وڵاتێکی ئەوروپا بەڕێوە دەچێت. بۆ ئەم مەبەستەش شاناز ئیلیاس زۆر بەڕێز شاناز ئیلیاس ئەندامی دەستەی بەڕێوەبەری کژار لە ئەوروپا زۆر سوپاس کە ئیمڕۆ لەگەڵماندایە بەشدار دەبێت و تاوتوێی ئەم تەوەرە دەکەین. بەڕێز شاناز بەخێر بێ. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بیسەرانی رادیۆ گەل سپاس لە بانگەشتنتان. زۆر سپاس بۆ ئێوەش کە ئێمڕۆ لەگەڵماندان. من ئەمەوێ بە پرسیارێک دەست پێ بکەم ئەویش وەک ئاگدارن هەواڵ وریشە لە دەروی زیندان و لە پاشانیش لە ناو زیندانە دەنگی ئازادی و دەنگی تەواوی ژنان بوو. جا ئێمە چۆن دەتوانین و بە تایبەتری ژنان چۆن دەتوانن ببنە دەنگی هەواڵ وریشە و پێویستە چی بکرێت؟ هەوڕێ بەڕێز ئێمە وەک دەزانین کۆماری سێدارە بە تۆقاندن بە ئادام بە تونند و تویژی هاتوتە سەرکار و لە ئەوڵەوە هەر ئەو مەسلەی کردوتە ئەمرازێک بەدەست خۆیەوە بۆ مانەوەی خۆی وەک دەیبینین لە ئەوڵەکانی شۆڕشی گەلانی ئێرانەوە ئەو تونند و تویژەی دەست پێکردەوە تا ئێستش بەردەوامە. ئێستێکانە بۆیەوە زۆرتر ڕق ئەستورە چنگی دەمێکە ژنان هاتوونە بەری مەیدانی ژنانش کە بێنە بەرمەیدان بە هیچ شتێکی بە هیچ ترسێکی ناسڵێنەوە و پاشگەز نابنەوە. ئێمە دوای ئەو هەموو شۆڕشێکە کردومانەوە ئێدامانەی کە لە دەهەی 60وانەدا ئەنجام درراوە و تا ئێستێش بەردەوامە هەواڵ وریشە وەکو ڕوونکردنەوەیەک لە نامەکانی خۆیدا ئاماژە بەوانە کردو. هەواڵ وریشە لە پێشدا کە ڕفاندراوە لەلایەن کۆماری سێدارەوە و بێستەر و شۆن کراوە تا ئەو دەمەی کە دەنگمان بیستەوە تێکۆشانی خۆی کردو بۆ ئازادی ژن بۆ مافەکانی ژن لە هەر چوار بەشی کوردستانەوە سڵی نەکردو لە تێکۆشان و بۆیە دەوڵەتانی زڵهێزی وەکو جمهوری ئیسلامی کۆماری سێدارە لە ژنیوە هەمیشە ترسیان هەیە و درڕاوکانەیە ئینسانهایەکی وەک گۆریشە وەکو پەخشان وەکو شەریفە ناتوانێت کۆماری ئیسلامی ڕای بوەستێنێ و بتوانێت دابوونێرەتەکانی خۆیدا بەسەروانەدا پسە پێنێ. ئێمە وەک خەبەرمان هەیە لە هەفتەی ڕابردوودا 26 کەس ئێدامیان بۆ دەربدراوە لە زیندانەکانی ئێرانەوە. بۆچی؟ چونگی تەنها ئەمرازێک کە بەدەستی جمهوری ئیسلامی کۆماری سێدارەوە ماوە تۆقاندن ترساندن و دڵەڕاوکەیە. وەلی ئێستاکانە ئێمە دەزانین کە ئیدیگەل حتا لە بەرابەروانەشدا دژاتیجا وەختایەکی لە زیندان ڕشترمانیە هەموو نەناو زینداندا هەموو ڕۆژێ
بەرخۆدان دەکەن مانگردن دەکەن و دەنگی زیندانەکانی دیکە دەبنە ناو زیندانی ئەوی وەنە ناو 26 زیندانی ئێراندا ئێمە ئەلحانەکانە یەکشەنبانەمان هەیە کە هەموو هاودەنگ لەگەڵ یەکتری دژ بە سێدارە دژ بە ئێعدامکردن دژ بە توندوتیژی ڕادەوەستن ئێمە دەمانهەوێ بەگشتی ئێعدام لە ئێرانێ لاسێ بە تایبەت ئێستەکانە لەسەر ئەو دوو هەواڵی بەڕێزمان وەریشە مرادی پەخشان عەزیزی و شەریفە مەحەبەنی و 26 کەسەکانی دیکە کە نیاوەکانی هندە زۆر ئیسان ناتوانانی بڵێ پێمان خۆشە ئەسڵان ئێعدام نەمینێ ئێعدام وزەیەکە لەوەی کە ژیانی ئینسانێکی وەرگرتنە ئێمە دەڵێن نابوو ئێعدام بڵێ بۆ ژیانی ئازاد ئێمە ناتوانین خەت دەنگی ئازادی کرد بکەین نە بە زیندان نەبەوانە ئەگە ترسابان ئەگەر زیندان گەلی ترسانبایە بەڕێزم ئەلحانەکانە کۆماری سێدارە ئەوەندە لە قەیراندا نەدەبوو هەر قەیرانی سیاسی کۆماری ئیسلامی ئەوەندە زۆرە لەسەر وانەڕا تونند و تیژەکانی لەسەر ژنان پیادە دەکا یعنی بەسەر ژناندا زۆر تۆزاڵە بۆ خۆی دەزانێ نیوەی کۆمەلگای ئێرانمان ژنە و ئەگەر ژن پاشگەز ببێتەوە دەتوانێت منداڵ هاوژین هەمووی لەگەڵ خۆ بێ ئەمما ئەگەر ژن پێشڕەو بێ هەموو کەس وەدای خۆیدا وەکو لافاتێک دەچێشێ و دەتوانێت دەنگی گەل بە هەموو دنیا ڕابگەنە وەکو ئێمە لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا 2 ساڵ لەمەوە بڵ یعنی ئەو شۆڕشە دەمێک دەستی پێکردە وەلی هەر دەمەی لە چارپارچەی کوردستان لەلایەکەوە سەری هەڵداوەتەوە وەکو گوڵێک گەشاوەتەوە و ئێستاکانە ئەو شۆڕشە لەلایەن ئێرانەوە گەشاوە کراوەتەوە و لەلایەن ژنانی کوردەوە پەرچەمداری ئەو شۆڕشان ئێمە شیرینمان نابێت لەبیر بچێتەوە شیرین لە نێو زینداندا چ بەرخۆدانێکی کرد و چ شتێکی نان فەرزادمان چ خەباتێک و چ مانیفێستێکی نەناو نامەکانیاندا دادەرێ و بە دوای وانەشدا لە دەفتەر و مەکتەبی وانەدا زێنەبمان هەیە زێنەب چ بەرخۆدانێکی کردو و ئێستێکانە ئەو دەفتەر و دەرسە گەیشتە سەر وەریشە و پەخشان کە بوونە نمونەیەک نراو زینداندا نەهر بۆ خۆیان بۆ تەواوی زیندانەکان هاتوونە دەنگ ئەو هەموو مانگرتن لە خواردن دەکەن بیش شەوانمانی لە خواردنیەکرد نەبوو خۆی کوتی نەبوو خۆم بۆ تەواوی دەنگی زیندانەکانی کە کرد کراوە لە ناو زینداندا لە بەرەوانە من ئەو مانگرتن کردو بۆ کە دەنگی وان بێت دەنا ئەمن دەمێکە گیانی خۆم لە پێناو کوردستان و خەبات و تێکۆشانی ژندا دیاناوە وەلی بۆ من ئەوە گرنگە کە گەلم ڕوون بێتەوە و بە ژنانم وشیار بنەوە و چی دیکە زوڵمیان لێ نەکردرێ لەبەر ئەوەیە کە کۆمەلگا کە ژنی لەگەڵ بێ ژن ناتوانێت پاشگەز بێتەوە و ئێمە لێرەدا داواکەرین لە هەموو ڕێکخراوەکان لە هەموو سازمانی ملە لە ئەمنیستیە ژنانی چالاکە هەر کەسێک ئەو ڕۆکانە دەنگی وەریشە و پەخشان بن چونگی ئەو ڕۆکانەکە ئەوانە سوێنە ئەوانی دیکەمانە وەکو دەهەی شەست کە بە لافاو ئێدام دەکرێن و ئەو تونند و تیژیانە زۆرتر لە لای کوردستانەوە دەکردرا و لەسەر گەلی کورد دەکردرا من ناڵم لەسەر گەلەکانی دیکە نەکراوە تەواوی گەلان لە بەلوچستان و ئەحواز و عەرەب و مازی و گیلەک و ئەوانە هەموو وەلی بەتایبەت لە ئەوەڵی هاتنە سەرکاری ئەو ڕژیمە تۆقاوە لە گەلی کورد چونکی گەلی کورد تازە هیچی نێ لە دەست برا و بۆ ئازادی بۆ یەکسانی گیانی خۆی لە پێناو هەموو شتێکدا دادەنێ و بۆیە ناتوانێت سەرکرد بکرێت نە سێدارە نە زیندان نە ئەوانە دەنگی ئێمە کبناکە و دەنگی ئێمە زۆڵاڵتر دەکا ئێمە وەکوەی دەزانن لە ئەوروپا مانگرتنەکانمان دەست پێ کرد بە دوای وەریشەدا بۆی کە دەنگی وی بین و بتوانین دەنگەکەی وی بە جیهان ڕابگەینین هەر ئەوەش کرا لەلایەن تەواوی کۆمیتەکانی ڕاگەاندنمان لەگەڵ هەموو پارلەمانتاران دانیشتن و دەنگی وانیان گەیاندێ بە ئێمەش لێرە بەمانگرتن و بەو چادرانە کلێماندانەوە دەنگی وان بووین و توانیومانە دەنگی گەل بۆ خۆڕای خۆماتی وەلی هێستاکانە بەش ناکە ئێمە دەبێ یەک دەنگ بین ئێمە دەبێت نەترسین ئێمە نابێ پاشگەز بینەوە ئێستاکانە کۆماری ئیسلامی خەڵکی بە برسیەتی بە نەبوون و بەوانە کب کردوتەوە وەلی هێستاکانە ئەو ئاگرە لە بن ئەو خۆڵەمیشەیدا هێستا هەر گەشەی هەیە و بلێسەی هەیە
دروستە توانیوێتی کەمێک کەم ڕەنگیان دکاتەوە وەلی هێستاکانە نەیتوانیوە بە تەواوی دەنگی گەل کی بکە گەل هێستا لەسەر پێ گەل بەرخۆدان دەکا و تەواوی چالاکانی مەدەنی و سیاسی و ئیجتیماعی هەموو پشتیوانی لە بەینچوونی ئێدام لە ئێرانە دەکەن بە تایبەت ئێستێکانە ئەو سزای ئێدام لەسەر وەریشە پەخشان بە تەواوی محکوم دەکەن و لەسەر ئەو 26 کەسە کە بەڕاستی ئێمە حەقیوەمان نییە ژیان لە هیچ ئینسانێکی وەرگرین بە هەر بیرروڕا و عەقیدەیەک و فکرێکی کە هەیەی هەموو ڕێزیان هەیە و بۆ ژیان بەرخۆدان پێویستە هەواڵگیان ئەگەر شتێکی بکەش هەیە لە خدمەتدا ڕازگۆم لەگەڵتا من بۆ خۆم گەستە کە تۆ قسڵە کرد نامەکەی فاڵبوریشەم بیرکەوتەوە ینی هەستەکەم نازانم من هەستەکەم بۆ هەموو ئازادی خوازان بۆ هەر کەسێکی تر بۆ شێوەیە ئینسان پێی عاتفێ بێ کە کاتێ بینێت چ ڕۆحێکی بەرخۆدان بەتایبەت بۆ ئینسانێک کە لە زیندانەوەی لەژێر ئەو هەموو ئەشکەنجە و ئازارەدایە بەڵام هێشتا کە بیر لە ئازادی تەواوی گەلەکاتەوە هێشتا کە بیر لە ئازادی تەواوی ژنانەکاتەوە بجدی جێی هەموو پێزانین و ڕێزێکە ئەمە ئەوەی کە من ئەمەوێت لێرە بپرسم ئەوەیە کە وەک خۆشی ئاماژە و پێدا لە ئێستا لە ڕۆژی نوێی چرچینی دووەمەوە ئەو چالاکیەکان لە ئەوروپا دەستی پێ کردووە و بەدەر لەو چالاکیانەش پێش ئەو چالاکیانە هەواڵ وریشە بەخۆی لە زیندانەوە مانگرتنی دەست پێ کردەوە ئێمە چۆن ئەتوانین هەم لە ئەوروپا و هەم لە ناوخۆی ئێران و لە ناوخۆی کوردستان لە بەشەکانی دیکەی کوردستانیش نەتەنیا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو لە باشووری کوردستان کە هاوسنوورە و لە ڕۆژ ئاوا و لە باکووری کوردستانیش دەتوانین چی بکەین بۆ هەڵوەشاندنەوەی ئەم بڕیارە و هەروەها بۆ دووبارە هێنانەوەی گەل بۆ سەر شەقامەکان وەگەمە لە پێشتری شابینیمان گەل چۆن چ بەش جۆش خرۆشێکەوە دێنە سەر شەقامەکان و لایەنە سیاسەکانیش دەتوانن چی بکەن هەواڵ ئەمە وەکو ئاماژەت پێکرد گەلی ئێمە لە هەر چوار پارچە هەر لە شەقامدان ئێستەکانە باکوور هەژاوە ڕۆژاوامان ئارام نەبووتەوە بۆ هەر ئێعدامێکە لە ئێرانی ڕووی دەدا ئەوانە هاتوونەوە دەنگی ئەو زیندانانە بوون چونگی گەلی ما کوردستان نیان لێ پارچە کردوین وەلی لە خۆمانەوە پارچە نەبوو کوردستان یەکە لە هەز لایەکە پێویستی بێ ئێمە خەبات دەکەین و ئێمە ئەوەمان دەوێت لە گەل بێنە دەرێ گەل ترساوە بەچی ترساوە هەواڵجا ئەلحانەکانە لە ئێران قەیرانی گەلێک زۆرمان هەیە برسێتێن نەبوونی ئازادێ نەبوونیەوەیە بە کوچکترین شت ئەو خەڵکەوا لێ دەکات کە پتۆکن وەلی هێستاکانە تۆ دیوتە نەناو زانکۆکاندا هەواڵ دەنگی ناڕەزایەتی دەگەشێتەوە دەنگی ناڕەزایەتی نەناو ڕۆژە ئاوا هەروە بەردەوامە لە لای باکوورمان هەر بەردەوامەوە بۆ باشووریش وەک بۆ خۆت ئاماژە کردی ئێستا دەنگ هەیە وەلی بەداخێکی زۆرەوە ئەبێ بۆتە قەیرانێک بۆ بن پێکردنی مافی ئینسانەکان و مافی مرۆوەکان بەداخێکی زۆرەوە وای لێ هاتووە کە ئەو بۆتە دژبەری گەلەکەی خۆی دژبەر چلۆن مەگەر چیها ترۆرمان لێوێ جێبەجێکراوە هەواڵی بەرن ئایا ئەو حکوومەتی حرێمەکە ئێمە باسی دەکەین چەندی توانیوێتی لەسەر مافی گەلی کوردوە دەنگ بێ وەلی بەداخەوە دەستی داوەتە دەستی دژمنێکی خێنخاری وەکو لە باکوور وەکو ئەردوخان و ئەوانە هاوکاری لەگەڵ وان دەکەن یعنی دەردی ما دەردی گەلی کورد نەیەک و نەدوو نەسەیە ئێمە ئەلحانەکانە هەموو دەبێ هاودەنگ بین خەتی خیانەت معلوم بۆ ئەمما خەتی گەلیش دوبارە معلومە گەل لەسەر پێەیە گەل دژ بە هەموو شتێک ڕادەوەستە گەل لە هەر چوارپارەوە لە هەر چوارلاوە دژ بە دیکتاتۆرەکان و دژ بەوەی کە مافیان دەخورێ ڕاوەستاون وەلی ئێستەکانی ئێمە هەر گرنگمان لە زیندانەکانە زیندانەکانی باکوورمان باشوورمان هەموو پڕپڕ لە زیندانەکان لێ دەنگی ئازادیان بڵاو کردوتەوە ئەلحان لە ئێرانە تۆقاندنی سێدارەیە وە زۆرتری ئەو تند و تیژە لەسەر گەلی کوردە بەڕێزمە ئەمە ئەحانەکانە 10 ساڵە لەولام وە لە پێشدا لەو سەرهەڵدانی هەشتا و هەشتی کە موسەوی ئەوان نەش بوونانێ
لە بێژدا خەڵکەکە دەگیرا ئەمما بەداخێکی زۆرەوە تند و تیژی نسبەت بەگەلی کوردن هەمیشە ئەگە بڵم 4 قات نەبووە 5 قات بوو ئاوات پێ بڵم یعنی هەرچی تند و تیژە دانهێوێت لەسەر گەلانی بندەست لە لای ئێرانەوە دایسەپێنن وەکو بەلوچ وەکو عەرەب وەکو کورد لەسەر ئەوانە هەرچی تند و تیژە دەیکات بۆی کە گەلەکانی دیکە بێدەنگ بکە و لەبەروەیە لەسەر هەموو گەلەکان واجبە کە بتوانن دەنگی گەلی کورد بن و بتوانن ئەو ئازادی و یەکسانی کە گەلی کورد ساڵهایە لە نێو مێشکیدایە بتوانێت لە هەر چارپاسەوە پیادە بکرێت بۆەوەی کە تەواوی گەلان بەسەربەستی و بە ئازادی لە نێو ناوچەی خۆیاندا بژین ئەمن لێرە دووبارە داواکارم لە هەموو ڕێکخراوەکانی ژنان لە هەموو چالاکان لە هەموو گەل بە پیا و بەژنەوە بە هەر کەسێک کە دەتواننەوە بە هەر شێوەیەکی کە دەتوانن دەنگی وەریشە دەنگی پەخشان دەنگی شەریفە و دەنگی 26 کەس کە ئێستێکانە لە ئێعدامدان دەنگی وانە بین و بتوانین دەنگمان ئەوەندە بەرز بێ پێش بەو ئێعدامان و بۆ شاڵەوانە بگرین وەکو زۆر جار بوتن گەل ئەوەندە دەنگی کردو توانی ومانە پێش بە زۆر شتان بگرێ هەرچەند کۆماری ئیسلامی ئیمتحانی خۆی داوە لە هیچ شتێکی سڵناکە بۆمانەوەی خۆی ئەمما لێرەدا دەبی ئێمە چ بکەین ئێمە دەبێت ببینە سەدێک لە بەرابەر میدا ڕاوەسین و نەیتوانین چی دیکە ئەو ماشینێ بەکار بێنێ بۆی کە دەنگی ئازادیکی بکە ئێمە ژنانی کەژار توانیمانە لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی ئیدەرەوە پەیوەندی بگرین بۆی کە دەنگی ئازادی بگەێنین و بێ جیاوازی دەنگی وان بووین و بێ جیاوازی ئەوانیش دەبێت دەنگی ئێمە بن وەکو فشارێکی زۆر لەسەر ئەو ئەندامانەی ئێمە هەیە و دەبێت بتوانین پاڵپشتێکی تەواو بەبێ ڕەگەزی بێبێ ئەوەی کە کام حیز بنن کاملان و بە چ فکرێکن ئێمە دەبێت دەنگی گەلبین ئەمن داخوازیم ئەوەیە تکاو لێ دەکەم دووبارە تکاو لێ دەکەم لەسەر ئەوەی ڕاکە ئەعدام هەیە مەپرسن کە چ فکرێکی هەیە هەموو بۆ ئازادی هەویان داوە هەموو بۆ ئازادی ژن خەباتیان کردو بەریشە لە ڕۆژهەڵاتەوە چتم بۆ ڕۆژاوە پێش بە داعیشی گرتووە پەخشان بە عنوانی ئەندامێکی مەدەنی چۆتن دژ بە داعیش ڕاوەستاوە بۆچی چونکی هەرو داعیشە لەوێ سوێنێ دەتن سەر ڕۆژهەڵات و ڕۆژئاوە ئەوانە هەموو کرد دەکا و وەکو ئەفغانستانی دەنگی گەلکی دەکەن و بە شێوەیەکی مەسهەبیانەی وشک کە ئێستێکانە لەسەر کاری لەسەر ئەفغانستان هەیە لەسەر ئێران هەیە ئێمە دەبێت دەنگی گەلبین ئێمە دەبێت هەموو ڕێکخراوەکان بکەینە یەک دەنگ و یەک هەڵوێز کە ئەو ڕۆکانە دژ بە و ماشێنی کوشتن و سێدارە ڕابوەسی کە هەتا دەتوانین کولەن لە بینی بەرینی لە بین چوونی ئێدام لە هەموو وڵاتان لابینین بە تایبەت لە ئێرانە کە بۆتە ئەمرازێک بەدەست کۆماری سێدارەوە بۆ مانەوەی خۆی ئەمن ئەوەندەم لەگەڵ دەوێت دووبارە دەبێت بینەوە دووبارە دەبێت دەنگ بین دووبارە دەبێت دەست بدەینە دەستی یەکتری بە هەر شێوەیەکی توانیمان دژ بە ماشێنی کوشتن و ئێدامکردن ڕابوەستین و بتوانین دەنگی وەریشەکان و پەخشانەکان و شەریفەکان و 26 کەسێکی کە ئێستەکانە ڕۆژانە و هەفتانە ئێدامیان لەسەرە دژ بەوانەدا ئێمە ئەلحانەکانە جەرگ سوتایی وامانێ دایکانی ئاشتی ماڵەکانیان کە ئەولادیان لە دەستداوە هەموو بەلافاو دەبێ بێنە دەرێ دەبێ نەیڵین چی دیکە بنەماڵەکانی دیکانمان خەمبار و داغدار بن بۆکە ڕۆڵەی ئازیزیان لە دەست براوە خۆ ڕۆڵەی ئازیزی ئێمە هەواوەری شێو پەخشان بۆ خۆیان نین بۆ گەلن بۆیە دەبێت گەل پشتیوانیان لێ بکە بۆیە دەبێت گەل ببێتە دەنگیوانە ئەمن داخوازیم ئەوەیە هەواڵگیان دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس من پرسیاری ئەخیریشم هەرەوە بوو کە ئێستا تۆ خۆوتت پەیامی تۆ وەکو دەستەی بەڕێوەری کژار وەکو ژنێکی شۆڕژگەر کە چەندین ساڵ خەواتە کردووە لەم تەفگەریا لە تەفگەری ئازادیدا بۆ مافی ژنان خۆ وڵامیەوەدایەوە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس کە ئیمڕۆ لەگەڵمانە بووی هیوادارم پەیامی تۆش بە تەواوی کوردان بە تەواوی گەلی کورد بە تەواوی ئازادی خوازان بە تەواوی ژنان بگات و جارێکی دیکە شۆڕش ئازادیمان بۆ بەرپا بکاتەوە
بەڕاستی هەر ساز دەگێتەوە چونکی ئەو شۆڕشە هەر بەردەوامە ژنجیان ئازادی دارێکە لە هەموو جێگایەکی سەری هەڵداوە تازە پاشگەز نابێتەوە. سپاس و ڕێز. سپاس بەێوەش ژنجیان ئازادی. بەڵێ بەڕێزان دوای ئەو مژارە دێنە سەرمژاری دومی و تەوەری دووەمی بەرنامەکەمان کاویش ڕێپێوانی جەماوەری شانزەی ئەم مانگەیە لە کۆڵن. قۆناغی دووەمی هەڵمەتی گیانی ئازادی بۆ ڕێبەراپۆ بە چالاکی بەرفراوان بەردەوامە هەر لە نامی 69 براوی خەڵاتینەوە بڵەوە کە داوای ئازادی جەستەی ڕێبەراپۆ دەکەن تاوەکو ڕێپێوانەکانی باکووری کوردستان جبرپیلانگیاری نێونەتەوەی کە تێیدا لە شاری ئامەدەوە بێگوێدانە ڕێگری و پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکی داگیرکرد داوای ئازادی ڕێبەراپۆ بەرز کرایەوە. ئێستاش ڕێپێوانی درێژمە و دای کۆڵن هەروەها بە هەزاران چالاکی دیکە لە بەشەکانی دیکەی کوردستان و گیان و ئازادی خوازان سوورن لەسەر ئەوەی ساڵی دومی هەڵمەتەکە بکەنە ساڵی مسۆگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەراپۆ لەو چوارچێوەیدا گەلی کورد و ئازادی خوازان ئامادەکاری دەکەن بۆ ڕێپێوانێکی دیکەی مێژووی لە پێناو ئازادی جەستەی ڕێبەراپۆ و چارەسەرکردنی پرسی کووردا. بڕیارە ڕۆژی شانزەی ئەم مانگە تەشرینی دووەم لە شاری کۆڵن لە وڵاتی ئەڵمانیا ڕێپێوان و گرتبوونەوەیەکی جەماوەری گەورە بەڕێوە بچێت. کۆنگرەی کۆمەڵی دیموکراتی کوردستان لە ئەوروپا چالاکی و هەنگاوەکانی لە چوارچێوەدا دەست پێ کردووە لەلایەکەوە ئامادەکاری بۆ چالاکیەکە دەکات و لەلایەکی دیکە و بانگەواز بۆ بەشداری خەڵک دەکات. کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتی کوردستان چاوەڕێ دەکات سەدان هەزار کەس بەشداری ئەو چالاکیە بن. هەروەها هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە ڕاگەیەنراوێک لە داوای لە گەلی کوردستانیان لە ئەوروپا کرد کە بەشداری بە هێز لە چالاکیەکانی تایبەت بە ئازادی جەستەی ڕێبەراپۆ بە گشتی و ڕێپێوانی کۆڵن بە تایبەتی بکەن و ڕایگەیاند. ڕێبەراپۆ پەیامێکی کورد و پێناسەی ئەو قۆناغن بە پەیامێکی کورد پێناسی ئەو قۆناغ نوێیی کرد کە ئێستا ئێمەی تێداین و هەڵوێستی چارەسەری نیشاندا. هێشتا گۆشەگیری نەشتێنراوە بەڵام دیدارەکەی ئەم دوایە لەگەڵ ڕێبەراپۆ نیشانیدا کە تێکۆشان ئەنجامی ئەرێنی بەدوای خۆیدا دەهێنێت. بێگومان هەڵمەتی جیهانی ئازادی بۆ ڕێبەراپۆ ڕۆڵێکی گرنگی لە بەدەستهێنانی ئەو ئامانجەدا هەیە. تێکۆشانی ساڵێکی هەڵمەتەکە نیشانی دەدات کە دەتوانرێت گۆشەگیری ئیمراڵی بە تەواوی تێک بشکێنرێت. کەجەکە ئەوەشی ڕاگەیاند پێویستە تێکۆشان بەهێزتر بکەین بۆ ئەوەی هەڵمەتی ئازادی لە ساڵی دووەمیدا بگاتە سەرکەوتن. لەسەر ئەو بنەمایە ئێمە بە شێوەیەکی زۆر بەهێز بەشداری لە قۆناغێکی نوێی چالاکیەکان دەکەین. بۆ قسەکردن لەسەر زیاتر قسەکردن لەسەر ڕێپێوانی شانزەی مانگە لە کۆڵن زۆر بەڕێز ڕۆژنامەنووس جەمال حاجی ئەمڕۆ لەگەڵماندا. زۆر سوپاس بۆ بەشداریکردن هەواڵ جەمال بەخێر بێی. سڵاو ڕێزم هەیە بۆ گوێگرانی خۆشەویستی دەنگی گەل لە خزمەتاندام. زۆر سوپاس. هەواڵ جەمال من ئەمەوێ بەوە دەست پێ بکەم ئامادەکاریەکان بۆ ڕێپێوانی کۆڵن چۆن بەڕێوە دەچنیەوە کە باشتر ئاگدارن لە بینەرانی لە گوێگرانی ئێمە و بەرەو پێشتنەکان چین؟ لە خزمەتاندام ببورن. هەروەها کە ئاگادارن لە ساڵی ڕابردووە جارێکی تر ئێمە یەک خۆپیشاندانێکی گەورەمان بەڕێوە برد بە پێی میدیا ئەڵمانیەکان لە ساڵی ڕابردوودا هەفتە بۆ 100,000 کەس بەشداری ئەو ڕێپێوانە بوون. ئەم ساڵ دیارە يعني هەم لەلایەن ئوروپاوە کە ئەیانتوانین فشار بخەنە سەر تورکیا و هەروەها لەلایەن ڕژیمی داگیرکەری تورکیا و ئاکەپەوە دیارە ئێمە ئەنجاممان دەست نەکەوت و دیسان بە هێزێکی یەکگرتووترەوە بڕیار گیرا لەسەر ئەوەی کە ئیمساڵ خۆپیشاندانێکی لەوە گەورەتر بگیرێ. لە 4 مانگی ڕابردووەوە ئامادەکاری بۆ ئەکرێ بە توا و هەرێمەکانە بڵاو بووێتەوە بە چەند وڵاتی دراوسێ ئەڵمان بڵاو بووێتەوە. ئەم مژارە هەموو هاوسەرۆکەکانی ماڵی کوردان لە هەموو هەرێمەکانە کاریان لەسەر کردووە. ئەم مژارە ئەحزابی چەپی ئاڵمان و هۆلەند و فەڕەنسەش بانگیش کراون بۆ ئەم مەراسمە و ئامادەکاری کراوە کە هیوادارین بتوانین دوو هێندەی ساڵی ڕابردوو بەشدار بوو لەسەر ئەم مژارە بەشدار بنەوتیا و میدیا ئەڵمانیەکانیش بە شێوەیەکی ناڕاستەوخۆ باس لەوە دەکەن کە
نزیکەی بەس 50,000 پۆلیس بەشداری ئەم چالاکیە بێ دیارە بۆ ئەمنیەتی بەشداربووان هەروەها بەشی فریاگوزاری بەشی تەندروستی ئەمانەش هەموو لە ئامادە باشدا دەبن و ژنانی ئێرانی بە تایبەتی ئەمساڵ بەشداریکی زۆر بەرچاویان هەبووە و ئەتوانم بڵێم خۆیان وەکو خاوەنی کەیسەکە معامڵیان لەسەر ئەم مژارە کردووە و کێمیش زۆر پێمان خۆشە بەڕاستی دوای شۆڕەشی ژنجیان ئازادی لە ئێراندا کە بۆ خۆتان دەزانن ئەو دروشمە لەلایەن تەفگەری ئێمەیەوە کە گەیشت ناوگەلانی ئێران و بەرز کرایەوە ئێستا ژنانی ئێرانی زۆر زیاتر لە ئێمە بەپرۆشن بۆ ئازادی سەرۆکاپۆ و بەشداریکی زۆر بەرچاویان هەیە بۆ 16 خەزەڵوەر لە شاری کۆڵن لە ئاڵماندا. زۆر سپاس دەستکان خۆش بێ. من پرسیاری دووەمم لەسەر گرنگی ئەم ڕێپێوانەیە وەک خۆشتان گوێتان لێبوو لە پامەکەی کەیجەکە بەڕوونی داوا دەکرێت کە بەشداریەکان بەرفراوانتر بکرێت و هەروە ئاماژە بەوەش دراوە کە بزەبێت بەو شێوەی کە ئێوە ژوتان هەم ڕێپێوانی پارەکە کە من بۆ خۆم بیرمە و کات کە سیرمە کرد چەندێک خەڵک کۆبووبەوە چەند بە جۆش و خرۆش بوو و هەم چالاکیەکانی ئەم ساڵیش کاریگەریان هەبوو. ڕژێمی تورکیا دەوڵەتی داگیرکەری تورک ترسێکی وای لا دروست بووە کە ئیتر نازانێت چی بەکاربێنێت لە بەرامبەر گەلی کوردی بەرخودێرە تاوەکو بە مەرامە سیاسی و قێزەونەکانی خۆی بگات. جا ئەگەر بکرێت لەسەر گرنگی ڕێپێوانەکە ئەم جاریان وەک خۆشە باسە کرد ئەم ڕێپێوانە تەنیا پێویست نییە بە ئێستاکە بەڵکو بە ڕێپێوانی پێشترەوە بەڵکو بە شۆڕشی ژنجیان ئازادیشەوە داواکاریشت بۆ کوردانی ئەوروپا چییە؟ دوو مژالێرە مرۆڤ دەتوانێت بجوڵێن لەسەر گرنگی ئازادبوونی سەرۆکاپۆ. یەکەم مژار کە زۆر گرنگە لە دنیاە دڵنی داوەتەوە ڕێبەری گەلی کورد لە زینداندایە زیاتر لە 25 ساڵە لە زینداندایە زیاتر لە 43 مانگە تەجریدێکی نامرۆڤانە بەسەریدا سەپێنراوە. ئەمە لە هیچ کوێنێکی دنیاە یعنی مرۆڤ کە دەڵێ نێلسۆن ماندێلا لە کاتی خۆشیە لە ئافریقای باشوور یعنی بەم شێوازە نەبووە. یعنی سەرۆکی گەلان ئێستا ئەو شێوازە ئەو تەجریدەکە بەسەریدا تێدەپەڕێ زۆر زیاتر بووەوە لەو وەزعیەتە و دڵی هەر مرۆڤێکی ئازادی خواست یعنی بۆ ئەو مژارە لێ دەدات کە بەڕاستی ئەگەر کەسی خۆی بە چەپ بزانێت کەسی خۆی بە ئازادی خواست بزانێت کەسی خۆی بە مرۆڤ دۆست بزانێت و کەسێک کە لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناویندا بژیت و ڕۆژهەڵاتی ناوین بۆی گرنگ بێ و لە ئایندە بێگومان ئەبێ بەشداری ئازادی سەرۆکاپۆ بکە. ئەمە لایەکی مەسەلەکە. لایەکی تری ئێوە بۆ خۆتان دەزانن دوای شەڕی ڕۆژهەڵاتی ناوین کە ئیسرائیل و حەماس و دواتر حزبوڵڵا شەڕێک هاتووتە ئاراوە باس لەوە دەکرێت کە ڕۆژهەڵاتی ناوینێکی نوێ دێتە ئاراوە. یعنی زۆر لە میدیاکان باس لەوە دەکەن کە ئیسرائیل هەتا بەرزیەکانی جەولان دێت. یعنی ئەمە بۆ معنایەت کە ئیسرائیل لایکە و کورد یعنی ئەبێ ڕێڕەوێک لەو ناوەڕاستار وەکو بەرکەوتن لەگەڵ عەرەب و فارس و ئەم قەزایە. یعنی ئەمە شێوازە جیهانیەکە کە باس دەکرێت. ئێستا لە ئارادانیە ئێمە حەقی و مەسلەمان نییە، بەڵام یعنی ئێستا وەکو داڕێزژەری وەکو مهندسی شکۆی کۆنفدرالیزمی دموکراتیک یان هەر ئەو برایەتی گەلان کە بە زمانێکی سادە باسی لێو دەکرێت یعنی شێوازەکەی وا بووە کە ئێمە بە پراکتیک دیمانە لە ڕۆژاوای کوردستان گەلی عەرەب و گەری فارس گەری کورد چۆن دەتوانن پێکەوە بە ئاشتی و ئاشتەوایی ژیانکەن پێکەوە. بێگومان لە شوێنێکی پڕ لە بارو لە شوێنێکی پڕ لە ئختلافات لە شوێنێکی پڕ لە ئیدۆلۆژیکەلی دینی بێگومان ئاشتی گەلان باشترین دەستکرد دەبێت بۆ مرۆڤایەتی هەتا ساڵانێکی زۆر کەواتە یعنی ئەوەی وە ئاشتی خواز و ئازادی خواز بێ ناتوانێت گوێ بەو پەیامەی سەرۆکاپۆ نەگرێت کە مهندسی داڕێژەری ئەم پرۆگرامە کەسێک نییە جز بە سەرۆکاپۆوە لە پێناو ئەم پرۆگرامەشە لە پێناو ئەم سیستەمەدا خوێنی هەزاران هەزار شەهید ڕژاوە
و ڕێزگرتن لە یادی شەیدان و ڕێزکردن لە یەک بە یەک ماڵباتی کوردان کە بێگومان لە هەر ماڵێکی کوردستان لە هەر چوارپارچە کوردستانە شەهیدێک دراوە لە پێناوی ئازادی و سەربەخۆی کوردستان و کورددا بووە و پێم وایە هیچ گەرێ لە وڵات لە ڕۆژهەڵاتی ناوینە ناسرەوێت تاک و کورد بۆ ئازادی نەگا و خۆشتان لە سەرەتای پەیامەکەتان و ئاماژەتان بەوە داکە ئێستا سەرانی ئەحسابی ناسیۆنالیستی تورکیش بۆ ڕاستی گەیشتون کە بۆتان دەزانن دوای بەر لە دووسێ هەفتە لەمەوە پێش کە باخچەلی باسی ئەوەی کرد کە ئەبێ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بێتە پارلەمان و باسی ئاشتی گەلان و کۆمەڵە مژاگەری تری کرد کە کەجەکە جوا و هەموو ئەو قسانەی داوەتەوە کە ئیتر مرۆڤ ئەگەر بیەوێت دەتوانێت داخوایانی کەجەکە بخوێنێتەوە لەسەر ئەو مژارە. بەڕێز جەمال من پرسیارێکی زیادترم نییە بەڵام ئەوەی کە مایەوە تەنیا داواکاریەوەی وەکو کەسێک کە بۆ لە ئامادەکاری ڕێپیاوانەکە بەشدارن باشتر لە هەر کەسێک ئاگداری ڕێپیاوانەکەن باشتر لە هەر کەسێک گرنگی ڕێپیاوانەکە دەزان و داواکاریتان لە تەواوی ئازادی خوازان و تەواوی گەلی کورد لە ئەوروپا چییە؟ من پەیامەکەم بە سۆرانیە دیارە مەبەست و ڕوودەمم لە گەلی ئێمەیە لە باشووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە دانیشتوانی کوردان لە ئەوروپا بە تایبەتی لە هەریمی کۆڵن بە تایبەت لە هەریمەکانی دەوروبەری کۆڵن و حتا وڵاتانی دەوروبەری کۆڵن وەکو هۆلاند وەکو بلژیک ئۆتۆبوس ئامادە کراوە لە هەموو شارەکانەوە کە ڕۆژی 16 خزەوەر خەڵک بگوێزێتەوە بۆ شاری کۆڵن تکاتان لێ دەکەم یعنی ئەمە مژارێک نییە کە مرۆڤ بتوانێت پشتگوێ بخە ئەمە مەسەلەیە کە مەسەلەی با بڵین حیسەتیە بۆ کورد هەروەکو وەبیرهێنانەوەیکی کورد ئەگەر کاتم هەبێت سێدانە وەکیڵ کاریان لەسەر ئەم مژارە کردووە کە تەنها ئیجازەی پۆلیس بگیرێ بۆ ئەوەی کە ئەم ڕێپێوانە لە 16 مانگدا 16 یازدەدا بەرگوزار بێت تەنها دوای سەرەتا ئیجازە نەدەدرا دوای کە ئیجازە درا باوەڕم پێ بکەن هەموو سێ چوار ڕۆژ لەوە تێنەپەڕی بوو کە ئاڵمان ئاگادار بۆ لەسەر ئەم مژارە سێ چوار ڕۆژی پێ نەچوو کە لە ئەوروپا لە تورکیا جموجۆڵ کەوتە خۆیان بۆ ئەوەی کە سەر مەسلەی مژاری کورد هاتەوە ناو ڕۆژەبەوە بێگومان ئێمە لە ئەوروپا توانین ئەم مژارە بجوڵێنین بێگومان لەسەر ئەو پەیامە کە باخچەری دەیدا دەڵێ پەکەکە ئەبێ چەکدا بنێت بێگومان بزانن چەکدانانی پەکەکە کە ئەوە خەیاڵێکە خەونێکە بە هیچ جۆرێ نایەتە دی بەڵام یەکەم زەربە و یەکەم کێشەکە دروستەکە بۆ باشووری کوردستان ئەو ڕۆژەی کە لە باشووری کوردستانە تورکیا وەکو یاریکەری ئەسلی مەنتیقەکە بڕیاریدا کە بڵێ ستاتوێ بەناو باشووری کوردستان دروست بێت و دەنگیدا بەوەی کە بڵێ یەنەکە و پەدەکە دەتوانن حکوومەت پێک بێنن ئەو ڕۆژە بەر ئەساسی دژمنایەتی بوو لەگەڵ گەلی کوردی ئێمە لە باکووری کوردستان دژمنایەتی بوو لەگەڵ گەلی ئێمە لە تەفگەری ئازادی کوردستانە و ئەمڕۆ ئەگەر پەکەکە نەبێت دڵنیاتان دەکەمەوە چۆن 24 ساعت 150 خاکی کوردستان لە باشووری کوردستان لێدا بڕا لە 16 ئۆکتۆبردا دڵنیاتان دەکەمەوە باشووری کوردستان ئستاتوێک نامێنێ کە کوردان لە هەر چوارپارچە کوردستانە دڵیان پێخۆش بێت بەس کاتان لێکەم هەموو ئەحزاب هەموو خەڵک هەموو ئەو کەسانەی کە لە وڵاتە ئەژین کاتان لێ دەکەم بەشدار بن لە ڕێپێوانی 16 11 لە شاری کۆڵن بێگومان ئەتوانین هەمومان پێکەوە دەنگێکی بەهێز بین بۆ ئەوەی کە تەجرید لەسەر سەرۆک ئاپۆ نەمێنێت تەجرید لەسەر کوردستان نەمێنێت تەجرید لەسەر ئەحسابی کورد نەمێنێ و ئایندەی کوردستان دڵنیاتان دەکەمەوە پەیوەستە بە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوینیش قەت ئاشتی بەخۆی نابینێ ئەگەر سیستەمی بەرایەتی گەلان بەخۆی نەبینێ زۆر سپاسان دەکەم بۆ بەنامەکەتان بۆ گوێنەگەران و بینەرانی خۆشەویستان زۆر سپاس بۆ ئێوەش دەستەکانە خۆش بێت بەجددی قسەکان زۆر باش بوو هیوادارم گوێگرانیش پەیامەکان پێگەیشت بێ بۆ شێوی کە من پێم گەیشت زۆر سپاس زۆر سپاسی بەڕێزێتەکەم مەمنونم کاتێکی خۆش بۆ ئێوەش
بەڵێ گوێگرانی خۆشەویست زۆر سپاس کە ئەمڕۆ کەش لەگەڵماندا بوون بۆ بەرنمەیەکی دیکەی گفتوگۆی ڕووداوەکان. هیوان باشیتانە ئەگەر لە چیان یاخود لە زیندانەکانی دوژمنەوە بەردەوامن لە بەرخودان بۆ ئازاد یا لە هەر جەیەکی دیکەی کوردستانن یا لە هەر جەیەکی ئەوروپا بەشداری ڕێپێوانی کۆڵن بن بیرتان نەچێت هەوڵەکانتان بۆ ئازادی زیندانیانیش چالاکتر بکەن بەرفراوانتر بکەن و بژی ئازادی ژن ژیان ئازادی بێ سەرۆک ژیان نابێ. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.